بەناوی خوا سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر زۆربوونی ڕووداوە تاوانکاریەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان دەکەین بە تایبەتی لە ڕۆژهینی ڕابردوو ڕووداوێکی دڵتەزین ڕوویدا کەسێک کچە 15 ساڵانەکەی خۆی بە شێوەیەکی دڕندانە لە شاری هەولێر کوشت بە پێی وتەی کەس و کارەکەی بێ پێشتر ئەو کەسە حەوت فەرمانی دەستگیرکردنیە بووە بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە چەکی بێ و مۆڵەتی لابوو بەڵام لایەنە پەیوەنددارەکان ئیزراعاتیان لەگەڵ نەکردووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە سەر ئەوە دەکەین بۆچی ڕووداوەکانی کوشتن لە هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوون کردەوە پێی ئامارێکی پۆلیسی هەرێمیش تەمانگی 5 ساڵی 2022 زیاتر لە 5,000 داواکراو لە هەرێمی کوردستان هەن کە تاوکو ئێستا دەستگیر نەکراون هەروە باشی لە چارەسەر دەکەین دەبێت چی بکرێت بۆ کەمکردنەوەی ئەم ڕووداوانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئاسۆ ئەمین خوێندکاری دکتۆرا لە کۆمەڵناسی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە ڕووپاگ ئەحمەد پەرلەمانتاری کوردستان سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستاگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی بچین سەر هۆکارەکانی زیادبوونی تاوانکاری کوشتن لەوە دەست پێ بکەین ئەو ڕووداوەی کە هەینی ڕابردوو کەسێک چە 15 ساڵانەکە بە شێوەیەکی دڕندانە دەکوژێت خوێنەوەی بەڕێزت بۆ ئەم ڕووداوە چیەوە باز لەوە دەکرێت کە پێشتر حەوت فەرمانی دەستگیرکردنیە بووە بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە چەکی بێمۆڵەتی لابووە. بەڵێ زۆر سپاس سپاس بۆ هەموو لایەک بەڕاستی ئەم کەیسەی هەولێر هەر بە تەنها کەیسێکی تاگ نییە واتە دەرخەری کۆمەڵێک تۆمەڵێم زنجیرەیەک تاوانکاری دیکەیە کە وەکەڵی بەدوای یەکدا هاتوون مەسەلەی مادەی هۆشبەرە مەسەلەی هەڵگرتنی چەکی بێمۆڵەتە مەسەلەی چاوپۆشیکردنی با بڵێن لایەنی دەسەڵات و ئەمنیە لەم کەسە کە هەموو ئەمانە نەتیجەکەی لە شتێکی زۆر خراپ و دزیەوە ئەبینینەوە لەوەی کە ئەم کەسە هەستاوە بە جۆرێک لە قەتڵ کە لە ڕاستیە ئەگەر بیتە سەر ئەوە ئەگەر نەبێتە بابەتی عاتفی بەتەنها ئەو مناڵی نەکوشت و ئەو توانم بڵێم شعوری ئەوەی کە بە کوردی قسەکە ئەوەی کە بە کوردی گوێی لەو با بڵێن خەبەرە بوو هەمومانی لە ڕێی ڕۆحیەوە کوشت ینی ماندووی کردین تا ئەو پەڕی ماندووکردن بۆیە بە خۆداچوونەوەیەکی گەورەیە لەوەی کە بەلایانی کەمەوە ئەو کەسەی کە ئەگیرێت جەریمە ئەکا وەختێک کە تۆ دایەبڕی لە کۆمەلگا وەختی خیتی زیندانەوە یاخود ئیعدام ئەکرێ هەمووی هۆکارەکە چی هۆکارەکە ینی ئامانجەکە چی ئامانجەکە بریتە لەوەی کە تۆ ئەتەوێت کۆمەلگا بپارێزی واتە تۆ دەستی ئەم نەوع خەڵکانە دوورەخەیتەوە لە کۆمەلگا بەڵام وەختی دانێنیتەوە ناو کۆمەلگا وەک ئەڵێی ئازادیان دەکەی بەدەستی خۆت وات کردووە کە ئەم تاوانانە زیاد بکە واتە ئەم کەسە لە یەک کاتا مؤەشیرە بۆ ئەوەی کە مادەی هۆشبەر چ کاریگەریەکی خراپی هەبووە بوونی چەک لە ماڵەوە چەند خەتەر بووە و هەروەها لەوەی کە یاساکانمان لە کوردستانە تا چەند چاوپۆشی لە خەڵکانێک دەکەن وەک ئەوترێت ئەگەر پشتیان هەبێ نازانم ئەگەر سەر بەلایەنێک بن لەوەی کە دوجار ئەو لایەنە خودی لایەنەکە خۆشی زەرمەند دەبێت لە لایەنی معنەویەوە واتە لە لایەنی معنەویەوە هەموو هەوادارانی ئەو کەسایی کە مەسەرەن با بڵێن ئەو حیزبەی ئەو لایەنەی کە پاڵپشتی ئەو کەسە بووە ئێستا دڵبریندارن ئێستا بێتاقەتن بەخاتری چی بەخاتری ئەوەی کە وەک ئەوترێت ئەو منداڵە ئەو کچە جوانە هەر بەو شێوازە وەکو بڵێ دڕندەیە کوژراوە هەر بەتەنها ئەو نەکوژراوە یاخود عایلەی ئەو زەرمەند نەبووە بەڵکو هەموو خەڵکی کوردستان زەرمەند بووە لە ڕووە معنەویەکەوە و لە ڕووە با بڵێن ئەوەی کە پێی ئەوترێت لە ڕووە ئینسانیەکەوە کە هەمومان ڕاستی کاردانەوە ینی ڕاستڵەکینێک هەبوو بۆم ڕووداوە ئەوەی کە پێویستە بە کۆمەڵگا بەڕێکخراوەکان ڕێکخراوە فیمینیستەکان کە زۆر جار دێنە سەر ینی قسە دەکەن لە زۆربەی بابەتەکان ئەم ڕووداوە بەداخەوە بەڵێ ڕنگدانەوەی ئەو تۆی هەبوو بەداخەوەی کە دەیبینین ئێستا کۆمەڵێک بابەت تێکەڵاو کراوە ڕەوشی مێینە لە کوردستانە بە سیاسی کراوە کاک حەکیم یعنی بە سیاسی کراوە بە سیاسێکی زۆر خراپ لەوەی کە مەسەلەن کەیسێکی لەم جۆرە دەبوو هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتیشی بەهێژاندایە نەک تەنها هەرێمی کوردستان واتە ڕێکخراوە فێمینیستەکانەوەی کە خۆیان ناوناوە فێمینیزمی خۆت ڕێکخراوەکانی ژنان دەبوو لەم کەیسەیە بەدەنگ بەهاتنایە تا ئەو پەڕی دەنگ دەبوو مزارەی گەورە بکرایە لەوەی کە یاساکانمان چەند فشەڵە کارەساتی هەبوونی چەک لە ماڵەوە چەند جەرەک بڕە تراژیدایە کە بۆ نە مناڵ بەو شێوەیە ینی ئێمە ئەم جۆرە کەیسانە کەیسی تایبەت نین ڕۆ بدات و تەواو بەڵکو وەک عەرز دەبێت لە سەریان بوەستین لەوەی کە مەسئولێتی ڕێکخراوەکانی مناڵپارێزی شەبەڕاستی بەتەنها ینی بەتەنایی ژنان نییە لە هەیە کاتە ئەم کەسە ئافرەت کچ بووە وەروەها منداڵ بووە وەروە ئەو ڕێکخراوانەشی کە باوەڕێن بە پاراستنی کۆمەلگایە لەوەی کە دەستی مادەی هۆشبەر دوورخەنەوە ئەوانیش بە هەمان شێوە بە جۆرێک لە دووڕووینی ئەو ڕێکخراوانی کە سەر هەموو شتێک قسە دەکەن بەشێکیان وەبەستن
ئەوانی کە زۆر ئامانجێن تێکدانی خێزان بێت بەڵێ لەم مودەیە مەجموعەیەک دیبیت و شتکرا لەسەر بابەتی جێندەر و یەکسانی جێندەری و هەروەها ئەو شتانەی کە با بڵێن پەیوەندی بە مافی ئافرەتەوە هەیە و بابەتی توندوتیژی مێینە کە باس کرا ئەو لایەنانەی کە داکۆکی لە بابەتی توندوتیژی مێینە ئەکەن هەر خودی ئەو لایەنانن ئێستا ویان کردووە کەسانی قاتل دەستکراوە بن لەوەی کە دەهەستن بە کوشتنی ژنێک لە هەمان کاتە ئێمە نەتیجە و ڕەتفعل نابینین لەوەی کە ئەو ڕێکخراوانی کە باسی بابەتی یەکسانی نێوان ژن و پیاو دەکەن بابەتی یەکسانی نێوان نێرومێ دەکەن ئەو بابەتانیان کردووە بە ڕۆژەف نهاتون باسی ئەم بابەتانە بکەن بەڵکو کۆمەڵێک قەزایە هەیە کە ئەتوان بڵێم هیچ پێویستی بە کۆمەلگانیە واتە بۆ نمونە کاک حەکیم ئەم بابەتی کوشتنی ئەم کچە ئێمە ئەگەر لە کوردستانە سنتەرێکمان هەبووە و دوایی مەسەر حاڵەتەکانی خۆکوشتنیش تاوان بۆ ئەویش هەرڕاستە ئەگەر سنتەرێکمان هەبووە لەو کەیسانی کە ڕوویاندا ساڵانی 2017 و 1970 و 20 ئەگەر جەنابەت بیرت بێ لەوەی کە چۆن بە شێوازێکی دڕندانە مەسەرەن مناڵ تعدای لێ ئەکرا لایەن دایک و باوکیەوە لێدانی خراپ ئەو هەموو کەیسە ناخۆشانە ئەگەر سنتەرێکی وەکڵی ئەکادیمیمان هەبووە و حکوومەتیش پەیڕەوی ڕێنمایەکانی ئەو سنتەرانەی بکردە بە دڵنیاییەوە ئێستا نەتیجە نەئەگەشتە ئەم ڕادەیە کە کەسێک بە هەموو شێوەیە قاتڵ بێت و حەوت وەکڵی ئەمری دەستگیرکردنی هەبێ ئێستا بێتەوە ناو کۆمەلگا و جارێکی تریش و ئێمە بەداخەوە ئێڵێمە قسەی زۆر ناخۆشەکە یکەم لە بەردەم هەڕەشەی لەو جۆرایین واتە ئەم هەڕەشانە هەر ئەوە نییە کە لە ڕابردوو بێ بەڵکو لە بەردەمی داین و دڵنیام یعنی ئەگەر کۆمەڵێک ئیجراعاتی تایبەت نەکرێت دووبارە دەبێتەوە ڕاستی. سوپاس دەکەم دێم خزمەتان ئەوروپاخان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەر ئەم کەیسێک کە لە هەولێر ڕوویدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو و سەبارەت بە ڕۆڵی دادگا و ڕۆڵی پۆلیسیش و داڵدەدانی تۆمەتبارانی زۆر جار کە ئایا هۆکار بۆ زیادبوونی تاوانەکان؟ بەلای خوای گەورە و میرەبان سەرەتا زۆر سوپاس کاک حەجیم سڵاو ڕێزم بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها میوانە بە ڕێزەکەتان دیارە ڕووداوی کوشتن و هەروەها زۆربوونی ڕێژەی تاوان و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ ڕوو لە زیاد بوونە ئەو ئامارانەی کە لایەنە پەیوەندیدارەکان ڕای دەگەن لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان پێمان دەڵێ کە ساڵ بە ساڵ تاوانەکان کە دوو هێندە زیاد نەبن بەڵام زۆر لە 150 یاخود 140 زیاد دەکا ئەمەش بەڕاستی هۆکارگەلێک هەن کاک حەچیم هۆکارەکان ئەبێ پەنجە بخەینە سەریان و باسییان لێوە بکەنەوە هۆکارانی کە دەبنە هۆی زیادبوونی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان چەند هۆکارێکن ینی ئەگەر لە سەرەتایان دەست پێ بکەم خۆی زیادبوونی ڕێژەی تاوان لە هەر ناوچەیەک بۆ ناسەقامگیری بارودۆخی سیاسی و هەروەها ئابووری دەگەڕێتەوە هەر ناوچەیەک ئەگەر بارودۆخی سیاسی و ئابووری ناسەقامگیر بوو ئەوە ڕێژەی تاوان تێیدا زیاد دەکات و چەند خاڵێکی تر دەمەوێت پەنجەی بخەمە سەر و باسی کەم کە دەبێتە هۆی زۆربوونی ڕێژەی تاوان جا بە تایبەت کوشەندەترین تاوانی کوشتنە یاخود گەورەترین تاوانی کوشتنە کە دەبینین لە هەرێمی کوردستان بە شێوازی زۆر دڕندانە زیادی کردووە. یەک لە هۆکارەکان هۆکاری سیاسی یعنی هۆکاری سیاسی وای کردووە کە لە هەرێمی کوردستان تاوانەکان ڕزۆڕ و لە زیادبوون بن ئەمەش چۆن یعنی هۆکاری سیاسی چۆن حکومڕانی خراپ بەڕێوەبردن وەروەها برسیکردنی سیاسەتی برسیکردنی خەڵک بڕینی موچە لە خەڵک و خراپی گوزەرانی خەڵک ئەمە وای کردووە کە تاوان لە هەرێمی کوردستان زۆر ڕوو لە زیادبوون بێ و هۆکاری کۆمەڵایەتی کە بەڕاستی کێشە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونن ئەو ڕێکخراوانەی کە بەناو ڕێکخراوەکانی بواری مافی ئافرەتان یاخود ئەوانەی کە بەناوی ئازادی و ئازادی تاکە کەسی کار دەکەن بۆ ئەوەی کە تاک لە ماڵەوە بهێنە دەربهێنە سەر شەقام بە ناوی ئازادی و ئازادی کەسی و مافی کەسی ئەوانە بەڕاستی وای کردووە کە کێشە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون بنەوە خێزانەکان پەرتەوازە بن ئەوەی لە هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی ئێمە شانازی پێوە دەکەین ئەوەیە کە سیستەمی عائیلە و سیستەمی خێزان لە هەرێمی کوردستان سیستەمێکی پتەوە خەریکەم بەناو ڕێکخراوانە بە ناوی جیاجیا و هەروەها لە ژێر دروشمی جیاجیا لە ژێر
پاسا و ناوی ئازادیەوە خەریکە بەڕاستی ئەو سیستەمە جوانەی هەرێمی کوردستان کە سیستەمی خێزان و یەک ئایلە و گەورە و بچووچیە خەریکە نایهێڵن. ئەمە ژوای کردو کێشەی کۆمەڵایەتی زۆر زیاد بێ لە هەرێمی کوردستان خێزانەکان هەڵوەشێنەوە و هەروەها ڕێژەی تەلاق و جیابوونەوە ڕوو لە زیادبوون بێ. دەبینین ئەم ڕووداوە کە ڕوویداوە بەشێکی سەرەکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کێشەی کۆمەڵایەتی لە ناو خێزانە هەبووە و هەروەها جیابوونەوە و خێزانەکە پەرتەوازە بووە و دەست نەبراوە بۆ حەل، ینی دەست نەبراوە بۆ ئەوەی کە کێشە خێزانیەکان چارەسەر بێ کە مەش بەڕاستی ئەرچی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە و هەروەها ئەرچی دەسەڵاتدارانە کە سەقامگیری کۆمەڵایەتی بگەڕێنێتەوە بۆ ناو کۆمەڵگەی کوردەواری. و هۆکارێکی تر کە بەڕاستی سەرەکیترین هۆکار ئەو هۆکارێک کە بەردەوام ئێمە قسەمان لەسەری کردووە سەروەرڕەبوونی یاسایە. یاسا لە هەرێمی کوردستان سەروەر نییە. دەبینین خەڵکی دەسەڵاتدار خەڵکی دەستڕۆیشتوو یاخود ئەوەی کە دەستڕۆیشتوویەک لە پشتیەتی چەند تاوانێک ئەنجام بدا یاخود پێشینەی تاوانی هەبێ یاخود تاوانی گەورە گەورەی ئەنجام دابێ داڵدە دەدرێت. وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد ئامارەکان 5,000 کەسی داواکرا تا ئێستا دەستگیر نەکرابێ کەمە بەڕاستی ینی ئاماژەیەکە بۆ ئەوەی کا لە هەرێمی کوردستان یاسا سەروەر نییە و کەس حیساب بۆ یاسا ناکە، یاسا تەنها بۆ خەڵکی فەقیر و هەژارە و ئەوەی کە تاوانیش دەکات زیاتر خەڵکی دەستڕۆیشتووە چونکە باکی نییە و دەزانێت کە بەیانی تاوانیش بکە لێ پێچینەوەی لەگەڵدا ناکرێ و هەروەها حیساب نەکردن بۆ دادگا چونکە گەر یاسا سەروەر نەبێ کەس حیساب بۆ دادگا ناکە. ئەمە وای کردووە کە بەڕاستی ڕێژەی تاوان زۆر زۆر ڕوو لە زیادبوون بێ و هەروەها ئەو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان دەردەچن لەلایەن دادگاکان لایەنی پەیوەندیدار جێبەجێ نەکرێ بۆیە ئەوەی کە پێشینەی تاوانی هەیە دەگەڕێتەوە سەر تاوان دووەم جار سێم جار چوارەم جار لە ئەنجامدا ئەوە مجریمێک تاوانبارێک لە هەرێمی کوردستان مافیایەک دروست دەکات لە هەرێمی کوردستان کە ئەو جۆرە تاوانە قێزەونانە ئەنجام دەدا. و هەروەها هۆکارێکی تر هۆکاری ڕاگەیاندن ئێمە پێشتریش زۆر کارمان لەسەر ئەوە کردووە کە هۆکاری ڕاگەیاندن ئەو فەوزایی لە ناو ڕاگەیاندن هەیە بەڕاستی بۆتە هۆکارێکی سەرەکی کە کۆمەڵگەی کوردەواری بەرەو تاوان ببا یاخود بەرەو زیادبوونی ڕێژەی تاوان ببا. مەش کۆمەڵێک ڕاگەیاندن کە نابەرپرسیارانە مامەڵە دەکەن وا دەکەن کە شیرازەی کۆمەڵگەی کوردەواری تێک بچێەوە هەروەها هەرچی بەهای ئەخلاقی و قیەم و هەروەها هەرچی بەهای ئەخلاقی و قیەمی کۆمەڵگەی کوردەواریە بەرەو لە ناوچوونی دەبن بێ ئەوەی بیر لە دەرەنجامەکانی بکەنەوە دەرەنجامە خراپەکان. کۆمەڵێک ئەفلام بە هەرێمی کوردستان لە ڕاگەیاندنەکان پەخش دەکرێ. ئەمە وای کردووە کە لە ساڵانی ڕابردووەوە دەست پێکراوە بۆ تەشتێکی ئاسایی وای کردووە کە کێش خێزانیەکان زۆر ڕوو لە زیادبوون بن و دەرەنجامەکانمان بینیوە کە کێشەی خێزانی هەبێ لە ئەنجامدا تاوان دروست دەبێت. ئەمەش بەخۆی ئەوەی کە نابەرپرسیاری مامەڵەی ڕاگەیاندنەکان و هۆکاری تر هۆکاری ئابووریە کە پێشتریش لە هۆکاری سیاسی باسم کردووە. هەر ناوچەیەک کە ئابووری باش نەبوو یاخود کۆمەڵگەیەک لایانی ئابووری باش نەبوو یاخود ئەو ڕێژە داهاتەی هەیەی بەشی خەرجیەکانی نەکرد ئەوە بێگومان تاک بەرەو ئەوە دەبا کە بیر لە تاوانی دزیکردن بیر لە تاوانی قۆڵ بڕین بیر لە تاوانی کوشتن بکاتەوە. سپاس دەکەم. دوای قسە لەسەرەوەش دەکەین جێبەجێنەکردنی سزای لە سێدارەدان بۆ کار بۆ زیادبوونی تاوانەکەەوە بۆ داڵدەدانی تاوانباران شۆکاری چێکە بەشێک لە دەسەڵاتداران بڵێن ئەوانەی کە کاری تاوانکاری دەکەن داڵدەیان دەدەن. مامۆستا سەبارەت بە پاڵنەری ئەوەی کەسێک پەنادەباتە بەر کوشتنی کەسێکی نزیکی خۆی ڕەنگە ئەم ڕووداوان لە کۆمەڵگەی کوردی کەمن ینی ئێستا گەشتوتە مەسەڵەن ناو باوک و کچ زاو و خەزوور ینی لە ناو بازنەی خێزانی شەم حاڵەتانم هۆکارەکەی چیەکە ینی گەشتوتە ناو بازنەی خێزان خۆی لە ڕاستیان لە هەموو کۆمەڵگەیەکە ئەم دیاردەیە بینین ینی ئەمە حاڵەت ناڵێم تەبیعیە بەس بە بەراورد بە کۆمەڵگاکانی دیکە ئەم دیاردانە مێژوویەکیەوە بینراوە بەس ئەوەی کە ناتەبیعیە مەسەڵەن ئەو کەسە با بڵێن پێشینەیەکی هەیە لە تاوانە کە ئەیژیرێت وەکو خۆت ئەفەرمی 5,000 کەسمان هەیە کە داڵدە دراون ئەگەر ئێمە بە نیسبەوە تەناسب لێکی دێنەوە 5 میلیۆن ئەگەر کورد هەبێت یعنی ئەو کوردی کە مەسەڵەن 5 میلیۆنە لە باشووری کوردستان هەر 1000 کەس کەسێکی لەو کەسانیانەی بەرەکەوێ لەو داڵدراوانەی بەرەکەوێ یعنی ئەم ڕێژەی زۆرە ڕێژەیە کە توانم بڵێن زۆر تۆقێنەرە
بەنسبەت ئەو خاڵی کە باسم کرد لە پێشە ئەگەر بێت و بەراوردیکەی حاڵەتەکە زۆر ناتەبیعیە. ئێمە لە هزار کەسێکی داڵدەدراومان کەسێکی مجرمی داڵدەدراوی پاڵپشتی کراوی چەکراوی مسلح کراومان بەرکەوێ ئەمە خەتەرە و ئەمە ئەبێ مەسەرەن سەندەرەکان قسەی لەسەر بکەن پەرلەمان قسەی لەسەر بکە با بڵێن وەزارەتی ناوخۆ قسەی لەسەر بکە لەوەی کە هەر جێگەیەک وەکەڵی بە شێوازێکی میلیشایی مەجموعەی خەڵکی گرتووەتە خۆی پەنای یاوە هەر جەریمەیەکە ئیکا ئەزانێت پاڵپشتێکی هەیە بۆیە کە ئیکا بۆ ئێمە زۆر جار ئەبینین ئەو کەسانی کە کوڕی بەرپرسن لە وڵاتەیە خاوەنی پاران خاوەنی ئەو شتانن کە توانم بڵێم هۆکارن بۆ ئەوەی تعدا لە خەڵکی دیکە بکەی بەئیتر بە ئارەزوویەکی شخصی بێ باش دێبێ سەرێکی ئەوان دەستی بۆ بن هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە ئەو ڕێژە زۆرەی داڵدەدرا و کەمە ئامارێکی فەرمی واڵێ ڕەنگە زۆر زیاتریش بێلەوە بۆ ئێمە چکە ڕۆژانە ئەم کەیسان دەبین و ئەو کەیسانشی کە دەیان بینین دەبێت کاک حەکیم سەیری حاڵەتەکان بکەین مثلا ئایا ئەمە کەسێکی ئاسایی بووە مثلا لە بازاڕا بۆ کەسێکی کاسبی سالم بووە و ڕۆشتووە ئەم جەریمەیە کردووە ئەمە حاڵەتەکە ئێگۆڕێ لەوەی کەسێکە حەو ئەمری بیلقەبزیەیە حەو جار فەرمانی دەستگیرکردنی هەیە مادەی هۆشبەری کێشاوە کەسێک بۆ وەک ئەڵێ ڤایرۆسێک بۆ لەناو خێزان و کۆمەڵگەکەیە دوجار تۆ بێ ئەمە مەسەن ئازادکی ئەمە خەتەرەکەیە وەگەر مەسەن کەسێکی ئاسایی بێت ئەو حاڵەتانە بکە ئێمە لە کۆمەڵگەکانی دیکای بینین بەڵام بەرپرسیارەتی ئەمنی و ئەخلاقیەکەی کە لە سەرشانی ئێمە و حکوومەتە بۆ نمونە تا چەند جێبەجێمان کردو ئەلەوەیە گرفتەکە دروستە بێ باش بەس ئەوەی مەسەرەی مادەی هۆشبەر لەم ڕوودا و لە ڕووداوەکانی تریش مەترسی گەورە لەسەر کۆمەڵگەی کوردی چونکە ئامارێکیش بڵاو بۆ لەو ڕۆژانە باسی لەوە کرد لەوانەیە کە لە سلێمانی سزا دەراون لە سەدا 68یان بەکارهێنەر و بازرگان و مادەی هۆشبەر بن مەترسێکی گەورەیە ئێستا مادەی هۆشبەر لەسەر کۆمەڵگەی ئێمە بە تاکید نەک هەر لەسەر کۆمەڵگەی ئێمە جیهان هەمووی لە ڕوبەڕووبوونەوەی ڕەشایە بەڵام ئەوەی کە گرفتەکەی لێرە گەورەتر کردووە ئێمە چواردەورمان ڕەنگە بوومان با بڵێن تەصدیرکە لەوەی کە یاساکانمان ئەوەندە بەقووەت نین وەک ئەڵێ ئەوەندە ساریم نین سەبارەت بە بابەتی کێشانی مادەی هۆشبەر کە مادەی هۆشبەر هەر خۆی بەتەنها یعنی وەک بڵێ ئەوە نییە کەسێکە ئیکێشێت و تاو ئەگەر دەرەنجامە کۆمەڵایەتی دەرونیەکانی لێک دەینەوە دەرەنجامی زۆر خراپ و دزیێوی لێ دروست دەبێ وەک دزی وەکو کوشتن وەک ئەو حاڵەتە ناخۆش و نەخوازراوەی کە زۆر کەمە لە تاریخاشتیوە لە هەولێر ڕوویاوە چکە و کەسە گاتە حاڵەتێک ئیتر وەکڵی لەبەر خاتری ئینسانەتی خۆی لەدەستەیە لەبەر خاتری ئارەزۆکانی خۆی لەبەر خاتری وەکڵی ئارامبوونەوەی خۆی ئامادەیە شتی لەوەش خراپتر بکە ئەو کەیسانەی کە هەیە بە تایبەتی ئێمە ڕێژەکان مەسەن لە ئەو بەس ئەو کەسانی کە لە قۆناغی ناوەندیان ینی گەنجانی قۆناغی ناوەندی پێش زانکۆ وای لێ هاتووە لە ڕێگەی تەسهیلکردن کار ئاسانیکردن بۆیان بابەتی ڤەیپ و مەسەلەی جگەرە و مەوادی شتی دیکە سەریان دەکێشێ بۆچی بۆی کە بەوە مرتاح نابن و بۆ ئارامی وەکو بڵێ دایان ناگرێت دەبێت پەنا بنە بەر بابەتی دیکە کە مەسەلەی مادەی هۆشبەرە و ئەم بابەتە سەر دەکێشێ بۆ کۆمەڵی تاوانی دزیوی تر کە یەکێک لەوانە کوشتنە و هەروەها دزیە و ئەوەی کە بۆ نمونە کەسەکە ئامادەیە کەسی نزیکی خۆی بفرۆشێ لەبەر خاتری ئەو دەستکەوتنی ئەو مادەی هەمووی هۆکارە سەریکە پەیوەندی بە سیستەمە سیاسیەکەوە نیە کە باڵا دەستە سیستەمە سیاسیەکە بێت سەروەرنەبوونی یاسا بێت مەسەلەی لایانی دارایی و بێکاری و هەژاری و ئەوانە سەردەکێشێ بۆ تاوانی جۆرا و جۆر بڵێن جێبەجێ نەکردنی یاسا من ئەگەر تۆزێک ئەکادیمیانە قسە بکەم ڕەنگە لەگەڵ ڕووپاخانە تۆزێک جیاواز بین لەو ڕستەی کە فەرمووی زۆر جار ئەوەندەی بابەتە ڕەفاهیەتەکان و بوژانەوە ئابوووریەکان ئەو جۆرە تاوانان دروستەکە لەو کۆمەڵگانەی کە ئاستی داهاتیان لاوازە ڕەنگە کەمتر بێ واتە لە کۆمەڵگەیەکی شەکە ڕەفاهێتیا زیادە و ئاستی ئابووری و بوژانەوەی ئابووری تیا زیادە هیچ گەرنتیەک نییە بۆی ئەم تاوانە ڕوونەیە ئەگەر بێتە سەر واقع بەس بۆ کۆمەڵگەی ئێمە بەڵام بۆ سەیکە بۆ کۆمەڵگەی ئێمە لە دۆخی ئەوەی کە ئێستا ئێمە لە حاڵەتێکین بۆ نمونە ئەو کەیسانەی کە دێتە لامان کاک حەکیم ئەمە زۆر مهمە ئەو کەیسانەی کە دەست بۆ ئەم بابەتانە ئەبەن بەشی زۆریان بێکارن بەشی زۆریان گەنجن هیچ هیوایەکیان بە ژیان نەماوە ئەگەر ڕەبتی کەینەوە بە ئەو ڕێژەی پۆلیس کە من زۆر پێم خۆشە باسی ئەوەش بکەین ئەوەی کە پۆلیسی هەولێر سێ ڕۆژ لەمەوە بەرباسی کرد ئاماری گشتی هەرێم 240 کەس خۆیان کوشتووە لە 2020 کەس 183 کەس بان قەست کوژراوە 32 بە هاڵا بووە
هەنی خۆکوشتن 240 بووە بەڵێ. خۆستاندون 86 بوو. ئەو ڕێژیانە بەڕاستی من زۆر پێم خۆش لەگەر ئیجازە بفەرمووی کاتمان هەبێت باسێکێ بکەین چکە لە ڕووی کۆمەڵناسیەوە زۆر گرنگە ئەو جیاوازیە بۆ دروست بووە. بەسەبارەت بە پرسیارەکەت ئەگەر وەڵامەکە تاوا بێت بەو شێوازە ئەمەوێت تەواویکەم بەوەی کە بابەتەکان یعنی ئەگەر بیتە سەر هۆکاری دەستبردن بۆ مادەی هۆشبەر هۆکاری ئەوەی کە مەسەن گەنجەکان بۆ مادەی هۆشبەرە کێشن بەشی زۆریان ڕاستەخۆ پەیوەندی بە ئەو ئەرکە نیشتیمانیەوە هەیە کە حکوومەت پێی هەڵناستێ لەوەی کە بەڕاستی لە هەر جێگەیەکی دنیا هەبێ حکوومەت وەکو بڵێ بەرپرسیایەتی گەورەی هەیە بەرامبەر بە گەنجان لەوەی کە مەسەرەن سنتەر هەبێ بۆ کۆکردنەوەی زانەری لەسەریان سنتەر هەبێ بۆ دۆزینەوەی هەلی کار بۆیان سنتەر هەبێ بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان ئەمانە هیچی نابینرێ تەنها سنتەر هەیە بۆ کۆمەڵێک بابەت کە بەڕاستی پێویستی کۆمەلگان نییە وەکەوەی کە بینیمان لە مودەیە سنتەر هەیە بۆ جێندەر سنتەر هەیە بۆ لێکۆڕینەوەی جێندەری کە لە کاتێکە ئەمانە هیچ ضرور نین بۆ کۆمەلگا ئەوەی کە ضرورە سنتەر هەبێ بۆ ئەو بابەتانی کە ئارزم کردی دواتری ژێمە خزمەت کە چی بکەین زیاتر دوای لەسەر تاوانەکان خوێندنەوەی دەکەین کە چەند زیاد بووە ڕووپاکخان سەبارەت بە مەسەرەی جێبەجێنەکردنی لە سێدارەدان بڵێن ڕۆڵی بینیوە لەوەی کە تاوانەکان زیاتر بن یاخود بۆ جێبەجێ ناکرێت بەڵێ خۆی جێبەجێنەکردنی تاوانی لە سێدارەدان بە پێی حاڵەتەکان دەگۆڕێ کە جێبەجێ نەکراوە ڕۆڵی بینیوە یاخود ڕێژەی تاوانی زیاد کردووە یاخود نا ینی بە پێی ئەو حاڵەتانی کە هەیە خۆی لە مادە 405 بۆ 406 یاسای سزادانی عێراقی بەوردی باسی تاوانی کوشتنی بە ئەنقەست و هەروەها بارودۆخە توندکەرەکانی کردووە لە مادە 406 لە 405 سەر تاوانی کوشتنێکی ئاساییە و بەبێ هیچ بارودۆخێکی توندکەرە بەڵام 406 تاوانی کوشتنی بە ئەنقەستە لەگەڵ ئەو بارودۆخە توندکەرانە 12 فەقەڕەیە مادە 406 9 فەقەڕەیان سزای لە سێدارەدانە لە 9 فەقەڕە کە سزای تەنها سێیان سزای بەندکردنی موعەبەدە لەوانە جا بۆیە دەڵم بە پێی حاڵەت دەگۆڕێ کە سزای لە سێدارەدان لە هەندێک حاڵەت ئەگەر جێبەجێ بکرابە بە دڵنیایی ئەوە ڕێژەی تاوانی کەمتر دەکردەوە بەڵام بە پێی حاڵەتەکان ناڵم گۆڕانکاری بەسەردادێت چونکە ئێمە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە پەرلەمان سەردانی چاکسازیەکانمان کردووە لە نزیکەوە ئاگاداری سزادراوانین ئەوانەی کە سزای لە سێدارەدان دراون تا ئێستا چونکە سزایەکە ڕاگیراوە کە حاڵەتەکان چۆن بۆ تاوانەکان چۆن بووە دەمەوێت باز لە ئەو نۆ حاڵەتە بکەم کە لە 406 کە بە بارودۆخی توندکەر دادەندرێ کە سزایەکە سزای لە سێدارەدانە یەک لەوانە بۆیش دەمەوێت باسی لێ بکەم چونکە لە ماوەی ڕابردوو دەبینین کە ڕێژەی تاوانی کوشتنی ئەنقەس زیادی کردووە بەڵام بە شێوەیەکی زۆر دڕندانە ینی حاڵەتی سیرمان گوێ لە دەبێت کە هەمووی جێ دەبێتەوە لە مادە 406 کە سزایەکەی لە سێدارەدانەوە تا ڕێژەکە زۆر زیادی کردووە. یەکەم فەقەڕە کە سزای لە سێدارەدانە لە مادە 406 دەڵێ پێشینەی تاوانی هەبێ پێشتر ئەو حاڵەتەی کە باسی دەکەن پێشینەوەی تاوانی هەبووە و هەروەها پێشتر ئامادەکاری کردبێ بۆ ئەوەی ئەو تاوانە ئەنجام بدا لە ناکاو نەبوو بێ کوشتنەکە پێشتر ئامادەکاری کردبێ لە بارودۆخەکی سەقامگیر و ئارامدا بێ کە ئەو تاوانە ئەنجام دەدا و هەروەها خاڵی دووەمیان ئەوەیە کە ژەهر بەکاربێهێنێ بۆ کوشتن ینی ئەوەش بە بارودۆخی توندکەردا دەندرێ و سزای لە سێدارەدانە یاخود تەقەمەنی بەکاربێنێ یاخود بە ڕێگای وەحشیگەرانە تاوانەکە ئەنجام بدا ئێمە دەبینین لە ماوەی ڕابردوو تاوانی کوشتنی بە ئەنقەسمان بینیوە کە تەرمەکەی شێواندووە یاخود زۆر بە شێوازەکی وەحشیگەرانە چووە بە ئەنجامدا هەڵساوە بە ئەنجامدانی ئەو تاوانە و هەروەها کوشتنی ئەم مناڵەش لەلایەن باوکیەوە کە پێشتر نۆکەکانی کێشاوە و ئینجا دوایی چووە پەتی لە مل کردووە و هەروەها بە پانکەیەوە خستووە ئەمە بە شێوازێکی کوشتنی وەحشیگەرانەیە. یاخود ئەگەر بێ فەرمانبەرێک لەسەر ئەرچی وەزیفی خۆی کە جێبەجێ کردووە بێبی کوژی ئەمەش هە بە بارودۆخی توندکەر دادەندرێ یاخود کوشتنی دوو کەس بە یەک کردار ینی یەک کردار
لە یەک کاتدا مەبەستت ئەوە بێ کە دوو کەس بکوژی ئەوەش هەر بە مەبەست و بە ئەنقەز نەبێ گەر کوشتنی بە ئەنقەز بۆ ئەنجامدانی تاوانێکی تر یانێت و بۆ نمونە دەتەوێ تاوانبار دەیەوێ بچێ تاوانی دزی بکە لە ئەنجامدا لە بیر و هۆشی خۆی دادای نابێ کە ساحب ماڵەکە کە لە ماڵەوە بێ کە نەیتوانی دزیەکە بکە بیکوژێ ینی پێشتر پلانی بۆ دانابێ و هەروەها لە سزن سزادراوە لە ناو سزنە بێ سزادراوێکی تر یاخو کەسێک لە ناو سزن بکوژێ ئەمەش بە بارودۆخی توندکەردا دەدرێ و گەر دوای کوشتن تەرمەکەی شێواند لە ڕابردوو بینیمان ینی تاوانی لەو شێوەمان بینیوە زۆریش کە تاوانی کوشتن ئەنجام دراوە تەرمەکەی شێوەندراوە یاخود تەرمەکەی هەڵدراوەتە ناو ئاو یاخود سووتێنراوە یاخود بەشێکی جەستەی لێکراوەتەوە ئەوانە هەمووی بە بارودۆخی توندکەر و هەروەها بە سزای لە سێدارەدان سزا دەدرێت خۆی گەر سزای لە سێدارەدان کە جێبەجێش نەکرێ بەڵام لێبوورنە گشتیەکان سزاکانی لە سێدارەدان نەگرنەوە پێم وایە حاڵەتەکانی بەو شێوازە دڕندانەیە کوشتن ڕوو لە کەم بوون دەبێ و هەروەها حاڵەتێکی ترم بیرچوو ئەویش کوشتنی کەسە نزیکەکان خزمە نزیکەکانی دەرەجەیەک واتە باوک دایک برا و هەروەها منداڵی خۆت چونکە ئەگەر پێم وایە نێتی مشەڕعیش هەروە بووە لە دانانی ئەو سزایە یاخود ئەو جۆرە تاوانە ئەگەر کەسێک زۆر مجریم نەبێ دەستی ناچێتە کوشتنی یەکێک لە نزیکەکانی خۆی بە تایبەت خزمی دەرەجەیەک ئەو نزیکان وەکو دایک و باوک و برا و هەروەها منداڵی خۆت و خێزانت و هاوسەر و ئەو جۆرانە بەڵێ دێمە وڵات ڕووپاخان ماوەسا سەبارەت بە ئەو هەمارانەی کان بۆ 2022 یاماری فەرمی پۆلیسە 183 کەس بان قەست کوژراوە خۆکوشتن 240 هەیە کوشتنی بەهاڵە 32 هەیە ئاماری مەترسیدارن بە بەراورد بە ژمارەی دانیشتوانمان 6 ملیۆن کەس لە کوردستان یاخود حاڵەتەکە چۆن بە بەراورد بە ئاماری ئێستا من ئێمە خزمەتت لە ڕێی کۆمەڵاسی بۆ ئەمە مەترسیدارە ئێمە واز لە دانیشتوان بێنین واز لەوە بێنین کە ڕێژەکە چەندە 7 ملیۆنی 8 ملیۆنی لێرەیە بابەتەکە لێرەیە گرنگە ڕێژەی ئەو کەسی کە خەڵک ئەیکوژێت واتە کوژراو کەمترە لە ڕێژەی خۆکوش واتە ڕێژەی ئینتیحار زیاترە تقریبا ئەوەندە و نیوێک لە ڕێژەی قەتڵ ئەگەر بە زاراوە عەرەبیەکە بڵێ ئەلێرەیە گرفتەکە دروستە بێ واتە ئەوەندەی سێرکێ کاک حەکیم بۆچی خەتەرە ئەمە بۆ ئەبێ هەومان هەڵوێسە بکەین لەسەری بەڕاستی ئەوەندەی کە مرۆڤ خەڵکی دیکە خۆی دوژمنی خۆیەتی خۆی بە دژمنی خۆی لە وڵاتەیە ئەوەندە خەڵکانی دیکە بە دژمن نازانێ و دژمنی نییە ئەمە وەکو بڵێ مەغزای ڕئیسی وەکو بڵێن پەیامی سەرەکی ئەمڕۆ دژمنی خۆی بەڵێ ئەمە هۆکە بە ئێسێمە خزمەتت طبعا ئێمە ئەگەر بۆ بینەرانی ڕوونکەمەوە ئێمە 4 نوعی سەرەکی لە ئینتیحارمانەیە 4 نوعی سەرەکی لە کۆمەڵناسیە ئینتیحارمانەیە ئینتیحارێکمان هەیە کە لە ئەنجامی پەرتەوازەیی و نەبوونی یاسا و فەوزا و ئینتیما نەبوونی خەڵک بۆ وەکو بڵێ بۆ یاساکانی ناو کۆمەلگا یاساکانی ناو کۆمەلگا بە کەڵکی ئەوە نایەن کە وەک ئەڵێی خزمەتی ئەم بکەن لەوەی هەلیکاری بۆ دابینکەن لەوەی ژیانێکی باشی بۆ دابینکەن لەوەی ئەو نەعەدالەتیە گەورەی کە ئێمە ئەیبینین لە کوردستانە هەر لە دیموگرافیای سلێمانیەوە سەیریکە لە شارەکانە هەندێک هەیە وەک ئەڵێ لە ناو تەنەکەیە ئەژی لە خانی قوڕا ئەژی هەندێکیشی هەیە چەندین وێلای هەیە کە چۆڵە یعنی نەک خۆشی تیان ناژی هەیەی و چۆڵیشە یعنی تۆ بەس بەراوردی سلێمانی کە ئەم سەری سلێمانی بۆ خوارەوەی سلێمانی تێدەگەی ئەم وڵاتە چ کارەساتێک تیاڕۆدا تێدەگەی ئەم ڕێژانی ئینتیحار بۆچی ئاوایە ڕێژەی قەتڵ یعنی لە وڵاتێکە ئەژین کاک حەکیم بینەرانی بەڕێز بە ئاگایان لەمە بێ ئێمە لە وڵاتێکە ئەژین ئەوەندەی ڕێژەی ئینتیحار تیا بەرزە ئەوەندە ڕێژەی قەتڵ تیا بەرز نییە ئەوەندەی مرۆڤ یعنی بەداخەوە ئەم جملەیەکە یەڵێم یعنی مرۆڤێک طبعا کە قەراری خۆکوشتن ئەیە لە سایکۆلۆجیایە طبعا وەکەڵی هەموو شتێکی لە بەرچاو ڕەش بووە طبعا قەرارێکی هەڵەیە ئێمە وەکو ئیماندار باوەڕمان پێی نییە بەڵام دۆخەکە گەشتۆتە ڕادەیەک
ئەو حاڵەتی کە طبعا دووشت لە ئینسان بەڕێوە ئەبا کاک حەکیم لە دەروون ناسیا باسیەکەم ئەڵێ دوو غەریزە هەیە دوو حاڵەتەیە ئینسان بەڕێوە ئەبا حەزکردن لە ژیان ڕقبوون لە مردن من و تۆ بە هەموو توانامانەوە ئەو کەسەی کە بەداخەوە خۆی کوشتووە ڕۆژگارێک بە هەموو توانایەوە قدرەتی ئەوەی هەبووە بۆ نمونە بەرەنگاری مردن بێتەوە لەوەی کە ڕاکە دەست نایە لە وایارێک ڕاکە لە سووتان ڕاکە لە سیارەیەکە لیە ڕاکە لە دوژمنێکە بۆی دێ ڕەنگە ئەی ئەو سەردەمەش بن کە بەعس هاتوو بە پەلەپەل بەو سەرمایە ڕامان کردوتە شاو بۆی بەعس نەمان کوژێ ئێستا وای لێ هاتووە حاڵەتەکە چی لێ هاتووە حەزکردن لە مردن ڕابوون لە ژیان واتە ئەم هاوکێشەیە پێچەوانە بۆتەوە ڕێژەکەش یەک و دوان نییە ڕێژەکە زیاترە بە بەراورد بە قەتڵ واتە ئەوەی کە من مەسەن کەسێ بکوژم یان خۆم بکوژم سیکە ئەم ڕێژەی ئالێرەیە مەترسیدارە بەرپرسیارەتی سەرەکیەکە بە پلەی یەکەم لەو ئاستایەکە ئێمە ناوەندە ئەکادیمیەکانمان میدیامان هەڵوەستە ناکەن لەسەر ئەمە بڵێ ئێمە لەکوێین کاک حەکیم ئێمە لە خاڵێکی زۆر خراپین لە ڕووی کۆمەڵاسیەوە ئەگەر سەیریکەی ئێمە لە پێکاتی کۆمەڵایەتیمانە لە خاڵێکی باشانین هۆکارەکانیشی چییە هۆکارەکانی دیارە ئەم بڕێکمان هەیە دوای دێمە خزمەتەوە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دێینەوە لاتان لەگەڵمان بێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە سیپی ئەولایە و ئەم لا جپسیلی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسی نینی تامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز ماوەسە پێش ناوبڕەکە ویست باسی هۆکارەکان بکەیت باسی ئەوەی کە تاک بێئومێد دەبێت خۆ کوشتن ئێستا زیادی کرد لە کوردستانە بۆ ئەوەی کە بەڕێز ئاماری پۆلیس 180 قەز بووە کوشتنی بەقەز 240 خۆ کوشتن بووە هۆکارەکان ویست باسی هۆکارەکان بکەیت بەڵێ بەڕاستی من خۆم هەر بۆ خۆم وەکو لە کەسێکە هات چۆنەڵێ کەسێکە هەست بە شتێک بکات جیاوازە لە خەڵکێکی ئاسایی من کە ئەو ئامارە دزێوەم بینی زۆر ینی بەڕاستیتەوە کە لە تووشی شۆک بوو لەوەی قەتڵ کەمترە لە ئینتیحار یعنی ترەوە ئەو کەسانی کە ئەکادیمین و ئەزانن ئەمە لەکوێدان بەشی سەرەکی ئەوەی کە هەیە طبعا بەپی جۆری کۆمەلگاکان و جۆری ئینتیحارەکان لە ناو کۆمەلگاکانیشە ئەگۆڕێ ئێستا بۆ ئەگەر دۆلی ئەسکەندەنافی بگرین کە لە خۆشترین وەکو بڵێ ژیاندان کەسێکەیە من حەزەکەم ئەم چیرۆکە بچووکە کورتە باسکەم بۆ بینەرانی بەڕێزەکەیان لەگەڵ بەرپرسێکی گەورەی ئەم وڵاتەیە کە و کاتە معارەزە بوون پێم وتم دەچنە پەرلەمان وتی بەڵێ وتم بەس ئەزانی وەزع زۆر خراپە وتی بۆ وتم خەڵک خۆی کوژێ
ئەوتا یعنی تەوە ئەشیرێکی زۆر خراپە یعنی نقطە سەری دەرکە خەڵک خۆی کوشت یعنی وەک ئەڵێ ناو قەبر و ئەو هەموو بەرد و بلۆک و تاریکایی ناو قەبر زۆر خۆشتە لەم ژیانە ینی بە زمانە ئەگەر ئەدەبیەکە نەڕێم ئاوایە ئەجاوتی خۆ خەڵکیش لە ئەسکەندەنافیا خۆیە کوژێ لە سویدیش خۆیە کوژێ منیش پێم وتم ئەخرێمە چوار خۆکوشتنمانەیە چوار ئینتیحارمانەیە ئەوەی لەوەیە جۆرێکە لە ئەنجامی ئەو پەڕی توندبوونی یاساکان و یاخود خۆشگوزەرانیەوە لەوەی کەسەکەی هیچ شتێک نەماوە تاقی نکاتەوە بەس ئەوەی ئێرە لە ئەنجامی نەهامەتی و نەبوونی یاسا و بێکاری ئەو شتانەوەیە تۆ نابێ ئەم دوو جۆرە ئینتیحارەت تێکەڵاوکەی فعلەن ماڵی ئاوا بێ ینی زۆر بە متەواسعانەوتی وڵی من نەمزانانی وەمزانێ هەموو ئینتیحارەکان یەکن بۆی بینەرانی بەڕێز ئەنی بزانن هەموو خۆکوشتنەکان یەک جۆر نین بەڵکو ئارزم کردی چوار جۆرن ئەوەی ئێمە پێڵێن ئەنۆمیک زیاتر لە ئەنجامی نەمانی ئەو یاسا بێکاری بێهیوابوونی گەنجانیانی ئاسۆیەک نییە لە بەردەمی با بڵێن گەنجی ئەو خەڵکی کە خۆی ئەکوژێ بەڕاستی ئاسۆیەکی ڕوون نییە مثلەن بێکارە بۆ نمونە دانە مەزراوە چەندین ساڵ خەریکی خوێندن بووە چەنە بەڕێی من ئەگەر وەکو کۆمەڵناسی قسە بۆ کەمیا و کەسێکی ئیماندار قسە بکەم ئەمانە هیچ مبەڕیر نین بۆی کەسێک بچێت پەناباتە بەر خۆی بۆی خۆی بکوژێ بەداخەوە ئەو کەسێک کە خۆی ئەکوژێ ئەتوانم بڵێم بەدیوێ لە دیوەکانە مەسئولێتی ماڵی خۆشی لەو لە قیامەتی شەرخ خۆی کاوە دەکا بەڕاستی لەگەڵ ئەوە شاتوانم بڵێم ئەوەی کە ڕۆی خوالی خۆشێ بەس ئەوەی کە نیەتێکی لەو شێوەیە هەیە هەچەنێمەوەکو ئەوانەی کە خۆیان ئەزان دێنە لامان کەیسەکان بەشێکیانەیە ئەلحەمدولیلا پەشیمانە بنەوە لەوەی کە ئەو حاڵەتە حاڵەتێکە لەسەر ئاستی شخصی بیگری حاڵەتێکی زۆر ناشرینە ئێمە قەت تەوسی خەڵک ناکەین بۆی کە پەناباتە بەرەو چکەوە حرامە لە هەموو دینێک و لە هەموو یینێکە منبوزە بەڵام ئەبێ بڕۆینە سەر هۆکارە سەرەکیەکان کەەوە ئەکات ئەو کەسە پەناباتە بەر ئەو ئینە کاک حەکیم ئێمە لە ڕووی بەرپرسایەتی یەکەم با بڵێن لە ئاستی خوێندنە لەسەر وەزارەتی خوێندنی باڵایە ڕەنگە خەڵکێک بڵێ بۆچی ئێمە تا ئێستش سنتەرێکمان نییە بۆ توێژینەوە لە ئینتیحار دەزانی تا ئێستش توێژینەوەیەکمان ینی سنتەرێکمان نییە سنتەرمان هەیە تەسەور کرد تەسەری ئەم مەهزەلەیەکە سنتەرمان هەیە بۆ لێکۆڵینەوەی جێندەری کە لە کاتێکە ئەمە زەرور نییە بەس سنتەرێکمان نییە بۆ لێکۆڵینەوە لە ئینتیحار لە کاتێکا کەیسەکانی ئینتیحار لە دوای 92 بە تایبەتی لە دوای 2023ەوە بە بەردەوامی لە هەڵکشانایە ینی سنتەرێک نییە ساڵانە بۆ نزانکۆی سلێمانی هەولێرە شوێنەکە پێمان بڵێ کاکە وەزعی کۆمەلگا ئالێرایە مەجبورە مەسەن هەوڵێکی فەردی وەکو من یا وەکو جەناب یا وەکو کەسێکی کرد میدیاکار لەوەی کە بۆ نەپێ بڵێن کاکە کۆمەلگا وەزعی خراپە 180 بەرامبەر بە 220 ئەزانی ئەمە یعنی چی یعنی یعنی ڕێژەکە لە 140 جیاوازیمانەیە واتە خەڵک لێرە خۆی بۆ بە دوژمنی خۆی نەک خەڵکانی دیکانی ئەوەندەی خۆی بۆ بە دوژمنی خۆی خەڵکانی دیکە نەبوون بە دوژمنی اینجا چەندین خوێندنەوەی دیکە بەڕاستی کە هەڵ ئەگرێت باسیکەین باشە دوای دێمە خزمەت سەرۆکاری تریش دەکەن ما بێ قسە دەکەین ڕووپاکان سەبارەت بەوەی کە چەندێک ئەو ڕووداوانەی کوشتن تاوانکاری تون و توژی خێزانی لە کوردستانە دەسەڵات خۆی بڵێن زەمینە سازی بۆ کردووە بۆ نمونە لە دوێنێ یەکێک لەو بەرپرسانێکی خۆی بەشێک بۆ لەم سیستەمە باز بکە کە چەتەیی هەیە لە کوردستانە پێشتر بەڕێز ئیش لەسەر شوێنەکانی مەساج کرده بوو یانە شەوانەکان قومارخانەکان یانی ئەوەی ڕاگەیاندنیشت باست کرد ینی زەمینە سازیەکەیە بۆ ئەوەی کە ڕووداوەکانی کوشتن تاوانکاری خۆکوشتن لە کۆمەڵگەی ئێمە ڕووی لە زیادبوون کردبێ بەهۆی ینی ناسەقامگیرە سیاسیەکە بەڵێ کاک حەچیمۆڵا بەر لەوەی بچمە سەر وەڵامەکە دەمەوێت ئیزافەیەک بۆ قسەی ئەو میوانە بەڕێزە خۆی کە دەڵێ سنتەرێک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئینتیحار یاخود چونکە ئینتیحار زۆر بۆ هەر سنتەر نییە بۆ ئالوودەبووان چارەسەری ئالوودەبووانیش بە مادەی هۆشبەر و کارتێکاری عەقڵی ئێمە لە ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستان یاسای ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکارە عەقڵیەکانمان دەرکرد لەوێ لە یاساکامەژێ پێکراوە کە سنتەر هەبێ بۆ ئەوەی ئەوانەی ئالوودە بوون ئەو کاتێ فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەردەکرێت تەحویلی سنتەرەکە بکرێن بۆی چارەسەر بکرێن ئێستا ئەو گەورەترین کێشە ئێمە لە هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی بووینەوە ئەوەیە کە سزایەکە جێبەجێ دەکرێت بەڵام چارەسەرەکە تا ئێستا نیە چکە سنتەرێکمان نیە تا ئێستا نە وەزارەتی تەندروستی یاخود
حکوومەت یاریێمی کوردستان سنتەرەکەی دروست نەکردو و داینە مەزراندووە مە گەورەترین کێشەیە لە هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی چووکە ڕۆژانە ئالوودەبووان بە مادە هۆشبەرەکان ڕێژەیان زیاد دەبێت ڕۆژانە ئەوانەی سزا دەدرێن و دەستگیر دەکرێن ڕوو لە زیاد بوونن و هەروەها بۆ وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزت کە باسم لە هۆکاری سیاسی کرد ئەوە هۆکاری سیاسیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە ڕابردووش کارمان لەسەری کردووە پەنای نەبردوتە بەر ئەوەی کە حاڵەتەکانی تاوانکاری لە هەرێمی کوردستان ڕوو لە کەمبوون بوون ئەمەش بۆ هۆکارەکەی بۆ ئێمە بۆ ئەو قسەیە دەکەین یاخود هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە چکە لە ڕابردوو کارمان لەسەر شوێنەکانی مەساج کرد لەسەر یانەی شەوانە و لەسەر ئەو کەناڵانەی ڕاگەیاندن کە کۆمەڵێک بەرنامە پەخش دەکەن کە لەگەڵ کولتوری کۆمەڵگەی کوردەواری ناگونجێ یاخود هەندێک بەرهەم کە هەندێک کەسایەتی ناو سۆشیال میدیا بەرهەمی دەهێن و بڵاوی دەکەنەوە کە نامۆن بە کۆمەڵگەی کوردەواری بەڵام بەداخەوە وەکو پێویست حکوومەت هەرێمی کوردستان بەدەمەوە نەهات هەندێک لە کارەکانمان کە لە بەدوادا چوون و هەروەها لە پێچینەوەکانمان سەری گرت و هەروەها بەرهەمی هەبوو بەڵام ئێمە دەمانویست بەڕاستی لە ئاستمۆحی ئێمە و خەڵکی هەرێمی کوردستان بێ ئێستاش سنتەرەکانی مەساج لە هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوونن و هەروەها شوێنە ئیباحیەکان ڕوو لە زیاد بوونن و هەروەها یانەی شەوانە کە ئێمە بە بەڵگەوە لە ئەنجامی کاری پەرلەمانی خستمانە ڕووکەیانە شەوانیەکان بەشێکیان بوونەتە جێگایەک بۆ کاری بەدڕەوشتی و هەروەها مامەڵەکردن بە مرۆڤ ئێمە لە ڕابردوو بینیمان کەسایەتیەکی ناو سۆشیال میدیا خۆی ئینتیحار کرد خۆی کوشت لەبەر ئەوەی کە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕایەوە کە لە یانەیەکی شەوانە کاری دەکرد و هەروەها لە تەمەنێکی بچووک بێ ئەوەی هیچ فلتەرێک هەبێ ڕووبەڕووی کۆمەڵک گێچەڵ بۆتەوە ئەو کارکردنەی کۆمەڵێک ڕێکخراو یاخود کۆمەڵێک کەسایەتی لە ناو حیزبە دەسەڵاتدارەکان کار دەکەن بۆ ئەوەی کە گەنجان لە ماڵەوە بێنە دەرەوە بچن لە دیانە شەوانیەکان یاخود لە مەساجەکان کار بکەن بە ناوی ئازادیەوە وای کردووە کە ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان ڕزۆ ڕوو لە زیادبوون بێ ئەمەش ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەی کە ڕێبەکردنەوەی سنتەری مەساج دەدا دەبێت بە کۆمەڵێک مەرج بێ نەک بەڕەهایی ببێتە شوێنێک بۆ جێگایەک بۆ ئەنجامدانی کاری ئیباحی و هەروەها یانەی شەوانە و هەروەها کۆمەڵگەی گەشتیاری هەیە کە ئێمە بە بەڵگەوە خستومانەتە ڕووکە کاری بەدڕەوشتی تێدا دەکرێت بە ئاشکرا مامەڵە بە مرۆڤ دەکرێت یعنی مامەڵە بە جەستەی مرۆڤ دەکرێت باند هەیە کاک حەچیم ئێمە باند هەیە لە کۆمەڵگەی گەشتیاری کار دەکا مامەڵە بە مرۆڤ دەکا ینی بە جۆرێک لە جۆرەکان وا مامەڵی بەبێ ویست و ئیرادەی خۆی لەبەرەوەی خانەوادەیەک نیە بچێتە ناوی ینی ئەمە ژوای کردووە کە ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان زۆر ڕوو لە زیاد بوون بێت باشە سەبارەت بە چەک ئەوەی کە چەکی بێ مۆڵەت کە هەتا چەکی مۆڵەتداری زۆر جار هۆکارەوەی کە لە ماڵەوەیە بۆ ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن پێشتر لە پەرلەمان بەرلەوەیەکەوە لە پەرلەمان بکشێنەوە یاسای چەک دەرچوو دەنگشتان پێنەدا چارەسەری دۆزیۆتەوە بۆ مەسەری چەکی بێ مۆڵەت بازاری چەکفرۆشان بە کورتی بێ سواستەکەم بەڵێ وەڵا باش بۆ ئاماژەت پێکرد کاک حەچیم یاسای چەک ئەو تێبینیە گرنگانی ئێمە لە سەرمان هەبوو ئەوە بوو کە یاسای چەک کە دەردەکرێت لە پەرلەمانی کوردستان ئەو کاتێک کە پرۆژەکە هاتە پەرلەمانی کوردستان ئێمە کۆمەڵێک ڕخنەمان لێگرت لەبەرەوەی کە دیاردەی هەڵگرتنی چەکی کەم نەدەکردەوە نەک بنەبڕی نەدەکرد هەر کەمیشی نەدەکردەوە بەپێی ئەو یاسایە بە کۆمەڵێک مەرج هەر کەسێک بیەوێ دەتوانێت ببێتە خاوەن چەکی خۆی هەر کەسێک بیەوێ ینی بە کۆمەڵێک مەرج ئێمە بەڕاستی لە پەرلەمانی کوردستان ئاماژەمان بۆ کرد کە دەبێت یاسای چەک یاسایەک بێ دیاردەی چەک هەڵگرتن بنبڕ بکات بەڵام بەداخەوە نەک بنبڕی نەکرد ئەو یاسایە بەڵکو کەمیشی نەکردەوە دیاردەی هەڵگرتنی چەکی کەم نەکردەوە تەنها پێک هاتبوو ئەو یاسایە بەڕاستی پێک هاتبوو لەوەی کە مۆڵەت بداتە چەک هەڵگرت
لە بەرامبەر پێدانی ڕسوماتێک بە ساڵانە ینی ڕسوماتێک کە ساڵانە ئەوەی کە چەک هەڵدەگرێ بیدا ئەمە جواناکە کە بەڕاستی دیاردەی چەک هەڵگرتن کەم کاتەوە لە هەرێمی کوردستان و هەروەها دیاردەی تاوان کەم کاتەوە. سپاس دەکەم دوای ژێگە دەرفەتە بۆ لەسەر چارەسەری قسە دەکەین مامۆستا کاتمان زۆر کەمەوە بەس بەڕێز وڵاتانی ئەوروپاش گەڕاوی بۆ حاڵتەی کە کۆمەڵگەی ئێمە تێکدایە ئەو هەڕەشانەیەکی لەسەر خێزان ڕووداوەتان کە ئەو ڕووداوەتان کارێنی کارڕەش لە کۆمەڵگەی ئێمە دەکەن دەرمانەکە چییە بۆ کۆمەڵگەی ئێمە؟ بەڵێ بەڕاستی دەرمانەکە ئەوەیە کە جارێ پێش هەموو شتێشتەکان خۆماڵیکین واتە چی شتەکان خۆماڵیکین مەسەلەن ئێمە باسی یاسای سزادانمان کرد با بڵێن سزای لە سێدارەدان تا ئێستا وەستێنراوە ئەمە بۆ لەبەرەوەی لە وڵاتێکی دیکەیە ئەم سزایە وڵاتێکی مۆدێرن ئەم سزایە مەسەلەن وەستێنراوە لەبەر خاتری و وڵاتانی دیکە ئێمەش لێرە وەستاندومانە بەبێ ئەوەی باگراوەندی ئەم وەستاندنە بزانین واتە مەدروس نییە تە شتێکی دیاسەکراو نییە ئایا لە کۆمەڵگەی ئێمەیە ئەگەر یا سزای لە سێدارەدان لە ڕووی کللتوریەوە تەبان بۆ وەستێنرێت تاوانەکان کەم دەکات یاخود تاوانەکان زیاد دەکات و من بەدڵنیاییەوە پێ دەڵێ بەڵێ ئەوەی کە هەیە من عەرزم کردی وەستاندنی سزای لە سێدارەدان لەبەر خاتری وەکو بەشێکی زۆری یاساکانی دیکە لەبەر خاتری مجاملەی دەرەوەیە واتە بۆ ناوخۆ نییە بۆ شتی خۆماڵیمان نییە ئەو گرفتانی کە چارەسەر ناکرێن هۆکارەکەی ئەوەیە واتە ئێمە دەستمان نەبردووە بۆ بابەتێک بۆ نمونە با بڵێن ئایا چۆن هۆکاری دروستبوونی هەیە چارەسەرەکەشی لە ناوخۆیان بێ کاک حەکیم کللتوری ئێمە جیاوازە لە کللتوری وڵاتێکی دیکە ئەمە حقەتێکە ڕەنگە وەستاندنی یاسای سزای لە سێدارەدان بۆ کۆمەڵگەیەک و بۆ کللتوریەک ڕەنگە باش بێ بەڵام ئایا بۆ کۆمەڵگەی ئێمە باشە دەرەنجامەکان پێماڵێن نەخێن خراپە باش بە سەبارەت بە خێزان بەڵێ پەروەردەی خێزان پاوانون بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو دەرمانەکەی ئێمە بە تەئکید ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئێمە کۆمەڵی مقاوماتی گەورەی کۆمەڵایەتیمانەیە کە کللتوریمانەیە کە ئاین سەرچاوەکەیەتی کە ئیسلامە دەستگرتن بە ئەم بابەتانەوە زۆر زۆر گرنگە واتە چارەسەری بنەڕەتی بۆ ئەوەی کەسێک دوورخیتەوە لە مادەی هۆشبەر کەسێک دوورخیتەوە لە قەتڵ کەسێک دوورخیتەوە لە کۆمەڵێک تاوانی نەخوازرا و چارەسەرەکەی دەستگرتنە بە ئیسلام و بە شێوازێکی ڕاستەقینە من حەزەکەم کاک حەکیم بە داتا ئەم قسەیەت بۆ بکەم بۆ بینرانی تەلەڤیزیۆنی پەیام بۆ هەموو خەڵکی کوردستان 2 ساڵ لە دادگای سلێمانی داتام کۆ کردەوە خەبیری کۆمەڵایەتی بوون لە دادگای سلێمانی داتام کۆ کردەوە بزانم ئەو کەسانی کە تاوانی خراپ ئەکەن تاوانی گەورە ئەکەن لە چ فئەیەکن وەڵاهی ئەمە بۆ مەسئولێتی خوا و قیامەت و بەهەر بمێنێتەوە ڕێژەیەکی هەر زۆر کەمی لە سەدایەکیش نییە ئەو کەسانی کە پابەندی ڕاستەقینن بە ئیسلام و بە ئیمان و بە شوێنکەوتی قورئانن باوەڕتان هەبێ ئەو کەسانە جەریمەیان نەیەکرد واتە ئێمە لە دەرەوە وانیا سێنراوین بۆی ئەو نقطەیە بڕوات کە عەرزی جەنابەت بکەم لە دەرەوە بە کۆمەڵگەیەک ناسرێنراوین کە ئێمە کوشتن لەسەر شەرەفمان تیا زۆرە وەڵامی ئەو پرسیارەی بیدایەتی جەنابیشت بۆچی لە بابەتێکی کوشتنیوەکەوەی ئەم مناڵە ڕێکخراوەکان کەم قسە دەکەن و لە بابەتی کوشتنێکی دیکەیە کە پەیوەندی بۆ خوایەڵێن بە شەرەفەوە بێ ئەیکەنە ماڵ بەسەر کۆمەڵگەی کوردیەوە بە تایبەتی بەسەر ئاینی ئیسلامەوە هۆکارەکەی ئەوەیە بە هەموو توانایانەوە بیسەلمێنن کە ئێمە کۆمەڵگەیەکین کوشتن لەسەر شەرەفمان تایان زۆرە بۆیە کەیسی مناڵ لەسەر شەرەف نەبوو کەیسی مناڵەکانی دیکە لەسەر شەرەف نەبوو بۆیە گرنگ نەبوو بەلایەنەوە بۆی من زۆر بە سەریح پێت بڵێم یعنی بە سەراحەت بڵێم بە بینەران و خەڵکی کوردستان ئەو بابەتانی کە من کۆم کردوێتەوە داتاکان کە کۆم کردوێتەوە زۆر جاریش ئەموت بە خەڵکی و ئەو کەیسانەیش لە ئەنجامی 14 ساڵ کاری توێژەرایەتی ئەوانەیە کە بینیومانە و برادەرەکانیش ڕەنگە ئەم شایەتیان بۆ بدەن کەمترین کەسێک کە ئەوانەی عایلی مولتەزی من لە هەموو فئەکان کەمترین کەسێک کە کێشەی کۆمەڵایەتی گەورەی هەبێت لە مادەی هۆشبەر لە مەسلەی قەتڵ لە مەسلەی محاولەی ئینتیحار ئەخەمەش زۆر مهمە کاک حەکیم لە محاولەی ئینتیحار یعنی کەیسەیە مەسەڵەن چەندین جار محاولەی ئینتیحاری کردەوە بەس سێرەکەی کە باگراوندی ئاینیە بینی سێرەکەی ئەم کەسە باگراوندە ئاینەکەی بۆ شێوازانە کاتمان زۆر کەمە بەڕێز لە ئەوروپا شەر بووی باس لەو کردو لەوەی خێزانە و ئەوروپا وڵاتانی جێ بەزەین دەبێت ئەوان چاو لە کۆمەڵگەی مەکەن لە ڕووی بەها بەرزەکانی کۆمەڵگەیمە لە پاراستنی خێزان لە بەیەکەوە بوون لە کۆبوونەوەی خێزان بەڵێ ئێستا ئێمە چۆن بەم ئینسافە بڵێم چۆن ئێمە چاو لە ئەوان دەکەین تەسدیری بابەتی تەکنۆلۆژیای گەورەمان بۆ بکەن ڕۆژگارێک دێک تا کاک حەکیم وای لێ دێت ئەو ڕۆژ ئاوایە
مەمنون دەبێت ئەو شێوازە نەمەتە خێزانیانی کە ئێمە هەمانە کە لە ئەوروپاش خۆشیان معجبی ئەم نەمەتە خێزانیان بەڕاستی مەمنون دەبێت جارێکی کە ئەو هەم بڕۆنەوە سەر هەمان ڕیتموامان تایمی ئەوەی کە ئێمە هەمانە بەڵام خەتەرەکە لە چیە خەتەرەکە لەوایە ئێمە هەوڵ بدرێت بۆی لە دەستی بدەین ئەمە خەتەرەکەیە لە کاتێکە باشترین و نمونەیترین و ئایدیالترین ئایلە و خێزان و ئەوەی کە کەمترین تۆندوتیژی و کەمترین جەریمەی تیاابێ ئەو شێوازەیە کە ئیسلام و قورئان دیاریان کردووە بەداتاوە پێتەڵێن بەخوا یعنی بەبێ ینی بەداتاوە بە ڕقم پێتەڵێن سوپاس دەکەم سوپاس دا لێونی لە ڕووپاکستان دەگەین کاتمان نەما سوپاس بۆ ئامادەبوونی هەردوولاتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان